وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووە ئەم مۆنومێنتە دروستکراوە ژمان 482 ڕووفاتی ئەنفالکراوان لە ناوچە جێجەکانی ناوەڕاست و باشوورەوە گەڕاوەتەوە ئێرە و ئێمە لەسەر خەتین لەگەڵ دەستگای بەڕێوەبەری شەیدانی سلێمانی بۆ ئەوەی کە ماوە ئەوەی کە پاشماوە و تەرمەکان و ڕووفاتەکانی ئەوانە کە لەوێ بەجێماوە بگەڕێتەوە و ئەمە ئەرکی وەزارەتی شەیدانە پێویستە وەزارەتی شەیدان کار بکات لەوەی کە بە زووترین کات ئەوەی کە ماوەتەوە بیگەڕێنێتەوە. پرۆسەی ئەنفال بەتایبەتی ئەنفالی دۆڵی جافایەتی یەکەم پرۆسەی یەکەم قۆناغی پرۆسەی ئەنفالە کە ڕژێمی بەعز جێبەجێ کرد کە بە 8 قۆناغ جێبەجێ کرد. 8 قۆناغ یەکەم لە دوکان دۆڵی جافایەتی دوکان و دەوروبەری و تاوەکو چوارتا و ماوەت و بنگردیشی گرتەوە. لەم پرۆسەدا 482 هاوڵاتی لە ژن و مناڵ و پیر ئەنفال کران و لە گوازرانەوە بۆ بیابانەکانی ناوەڕاست و باشوور لەوێ زینە بەچاڵ کران و ڕەمی کران.